خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەی نەمانەوێت گفتوگۆیەکی سوڕ و پڕ و پرزانیاری لەمەڕ داهاتووی یەرێمی کوردستان ئەنجام بدەین لە بەرنامەی ڕەهەندە. هەرچەندە تا ئێستا هێز و لایەنە سیاسیەکان جگە لە پارتی بەردەوامن لە بانگەشە و لە هەوڵەکانی خۆیان و ئامادەکاریەکانی خۆیان بۆ ئامادەکاری بۆ دەی شەش بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان. بەڵام قسە و باسێک هاتوۆتە گۆڕێ دوایەوەی سێ شەو سێ ڕۆژ سەرۆکی هەرێمی کوردستان دەرگا بە دەرگای لایەنە سیاسیەکانی بەغداد گەڕا. قسە لەسەرەوەی ئەم هەفتەی کۆمەڵێک سیناریۆ بێتە پێشەوە کە پارتی دیموکراتی کوردستان ئەوێت ئەو هەڵبژاردنە لە کاتی خۆیدا نەکرێت. بەڵام ڕوون نییە هەرێمی کوردستان بەرەو کوێر و لە ئێستاشدا سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدایە و ئەویش دەیەوێت لەگەڵ لایەنە سیاسیەکان گفتوگۆ بکات بزانی ئەوان چ گڵۆپێکی سەو زیاندا گرساندووە بۆ سەرۆکی هەرێم تاکو هەڵبژاردن نەکرێت و تەداعیەتی نەکردنی هەڵبژاردن چی دەبێت بەسەر هەرێمی کوردستانەوە. ئێمە لە ڕەهەند گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری میوانانی زۆر ئازیزم بەڕێز کاک چۆمان محەممەد لە پشتای ژووری یاسایی زوتنەوەی گۆڕان. کاک چۆمان بخێر بێت. زۆر سپاس بۆ بەڕێستان. هەروەها بەڕێز مامۆستا عەبدولخاڵق باوەتی کادری باڵای گرتووی ئیسلامی کوردستان. مامۆستا جەنابیش بەخێر بێت. بڕیارەکەمێکی تر ئاراس ئەحمەداغا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە بادینانەوە لەگەڵمان بێ. کاک چۆمان هەڕێک بەوە دەست پێ بکەین سەرەتای هەفتەی داهاتوو کە ئێمە لە ڕۆژی هەینیان پێت وایە کە سیناریۆکانی پارتی دموکراتی کوردستان و سیناریۆکانی سەرۆکی هەرێمی کوردستان چی دەبێت بۆ ئەوی مەرسومێکی تر دەرکایان ئینتیخابات بە جۆرێک لە جۆرەکان دوا بخات. بەڵێ سەرەتا بەناوی خوا سپاس بۆ کورساتی ئەزیز و ڕێز و حرمەت بۆ میوانانی بەڕێستان کە ئامادەن بۆ ئەم بەرنامەیە. بابەتی هەڵبژاردن ئێمە بەڕێز سەرۆکی هەرێم لە سەی سەیە مەرسومێکی دەرکرد کە دەی شەش ئینتیخابات لە هەرێمی کوردستانە بکرێ. ئەم ئینتیخاباتە فترێکی زۆر بەسەریا تێپەڕیوە، یعنی ماوەی وا ساڵ و نیوەک زیاتری شەبێ ئەسڵوا بوو لە 6/11 ئینتیخاباتەکە بکرێت. تەمەنی پەرلەمان درێژکرایەوە ئینتیخاباتەکە نەکرا لە ڕووی قانونی، لە ڕووی ڕێکارەکانی کۆمیسیۆن، لە ڕووی ئیجراعاتی ئینتیخابیەوە ئەسڵ وایە ئینتیخابات لە دەی شەشا بکرێت. بەڵام پارتی موبەڕیر و کۆمەڵی پاساوی هێناوەتە گۆڕ ئەڵێ ئێمە بەشداری ئەم ئینتیخاباتە ناکەین. ئەگەر وەک شکڵە عامەکەی سەیریکەی ئەگەر حزبێک بەشداری ئینتیخابات ناکات دوای دنیا نییە با بەشداری نەکا. بەڵام ئەم قسەیە بۆ ئەرزی واقع بۆ هەرێمی کوردستان معادلەکە نەوعێکی ترە. لە 92 تا ئێستا ئەگەر ئاور بێتەوە بۆ 30 ساڵی ڕابردوو ئینتیخابات کردن و نەکردنەکەی لا ئەژێتی و پارتی بووە. هیچ ئەم دوو هێزەی هەچ کاتێک ئامادەیان تیان نەبوو بە ئینتیخابات نەکراوە، هەچ کاتێک ئامادەیان تیا بوو ئینتیخاباتیان کردووە. ئێستاش ئەم قسەیە بۆ بەداخەوە لە ڕابردووە تەمەنی پەرلەمان چەند جارێک درێژکراوە لە ڕابردووە لە 6/11 تەمەنی پەرلەمان درێژکراوە بینیمان چی بەسەر ئینتیخابات نەکرا چی بەسەر پەرلەمانە هاو پەرلەمان نەما ئینی 2 ساڵ و نیوە کە پەرلەمانت نییە. بۆ ئێستاش کە بڕیار وایە لە دەی شەشە ئەنجام درێت ئەو موبەڕیر و پاساوانی کە پارتی دیموکراتی کوردستانەتی هەر موبەڕیرێ بن هەر پاساوە بن هیچی گەورەتر نییە لە ئەنجامدانی ئینتیخابات. مەوزوعی کۆتاکانە، مەوزوعی بازنەکانە، مەوزوعی ئەمانە تێپەڕی بۆ مانایی کە تۆ ئەڕۆی بەرەو ئینتیخابات، یعنی ئەگەر تێ نەپەڕیوە تکەی محکەمەتی حالیکە قەراریە مانگی 2 قەراریە. بەڕێ سەرۆکی هەرێم کە خۆی جێگری سەرۆکی پارتیە لە 3 مەرسومی دەرکردو. ئەگەر دید و تێڕوانینی پارتیتان ئەزانی بۆ لە 3 مانگی 6تان دیاری کرد. قسەکە لەسەر چییە؟ لەسەرەوەیە ئەمە کۆمەڵی لەمپەر هێناوەتە پێشێ بە هۆکاری ئەوەشی کە پارتی دیموکراتی کوردستان بەشداری نەکردنەکەی وەک پارتێکی تر نییە گرفت دروسە بێ 2 پارێزگای لایە، سەرۆکایەتی هەرێمی لایە، سەرۆکی حکومەتی لایە، سەرۆکی ئەنجومەنی دادوەری لایە، وەزیری ناوخۆی لایە، وەزیری پەروەردەی لایە. ئەمانە بەشی زۆری پێکهێنەر و بەڕێوەچوونی پرۆسەکان لەژێر دەستی ئەمانابێ. ئەمن و ئاسایش لای وەزارەتی ناوخۆیە، قوتابخانەکان کە ئینتیخاباتی تاگرە لای چێ لای وەزارەتی پەروەردەیە، شوێنەکان 2 موقعی جوگرافی هەیە لای ئەوێ. ئەمە لەوانەیە سەر ئێشە و گیرە و گۆڵ بۆ ئینتیخابات دروستکە و فەلەبەر ئەوە سەرۆکایەتی هەرێم هەتا وڵاتانی نێودەوڵەتیش ئەمریکا وڵاتانێتیش زەمینە سازیان بۆ کردبوو کە پێویستە هەموو لایەنەکان بەشداری ئینتیخاباتەکەن. بەڵام ئێستا مەوزوعەکە چییە؟ سەرۆکایەتی هەرێم هەنێک جوڵەی کردووە هەفتەی ڕابردوو لە بەغا بۆ چەند ڕۆژ لە بەغا بووە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی بینیوە، سەرۆکی هەموو کوتلە سیاسەکانی عێراقی بینیوە، سەرۆکی ئەنجومەنی دادوەری بینیوە، زۆر لایانی کردووە تقریبان ئەڵێ بۆی شێلاوە لە بەغا بۆی شێلاوە خەڵکیشەوە ئەو تەحلیل لەسەر ئەوە بێگومان ئەڵێ بۆی شێلاوە و ئێستا هاتوۆتەوە بۆ هەرێمی کوردستان کۆمەڵە سیناریۆ و هەنگاوی ترماوە بۆ ئەم بابەتە. بەشێکی پێیان وایە کە بەیانی بەڕێز سەرۆکی هەرێمە چێ بۆ ئێران
ئەچێ بۆ ئێران بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتان و لە زمانیان هەڵبژاردن و کۆمەڵێک هەنگاوی تر هەیە بۆ ئەوەی کە موضوعی ئایا لە ڕێی کۆمیسیۆنەوە ئەم ئیجراعاتانە و تا کۆمیسیۆن بە ئاشکرا ڕایگەیاندووە ئێمە هەندێک ئیجراعاتەیە کە پارەی تێچێ کولفەی گەورەی تێچێ نایکەین بۆی داهاتی گشتیش بە فیڕۆ نەڕوا ئیجراعاتەکانی نەوعەنمان ڕاگرتووە ئەمە کۆمیسیۆنە باسی ئەوە شەکرێت کە ئیعترازنامەیەک ئەنێرن بۆ محکەمەی ئیتیحادی لەسەر ئەو دید و تێڕوانینانی کە هەیە لە مەوزوعی کۆتاکان و مەوزوعی بازنەکانە چەند پێم وایە بەوە حل نابێت مەوزوعی ئیعتراز و ئەوە محکەمەی ئیتیحادی گوێ لە ئیعتراز ناگرێ مەجالێک هەیە پێڵن شتێک هەیە لە نظامی داخلی محکەمەی ئیتیحادیە پێڵێن عدول عن قرار پاشگەزبوونەوە ئەمە کۆمەڵی مەرجی هەیە کۆمەڵێ تۆ بێ داوایشی تازە تۆ مارکەی ئەبێ بەرژەوەندی گشتی هەبێ ئەبێ مەسلحەت پێچەوانی مەبادی قانونی و مەباشی بەدەردی ئەو موعیدە ناخۆ بێگومان تۆ ئێستا بۆ نمونە محکەمەی ئیتیحادی مانگی دوو قەرارێکی دەرکردووە چه عقل و منطقی قبول کات وڵی مەگەر بەس خۆ عێراق زۆر هەموو پێشبینەکان لە دەرەوەی ئەوەیە ینی تەوەقع ناکرێ ئینە ئەسڵ وایە لە ماوەی سێ مانگە محکەمەی ئیتیحادی دوو قەرار نایدژی یەک بێ ینی قەرارێ نایە بڵێ ئێمە لە مانگی دووە هەڵەمان کرد ئاوا بوو ینی قەسدەکە لە چییە؟ ئەوە بەرەو ئەوە ڕێگریمان ئینتیخابات لە دەی ئەخیر سیناریۆ ئەوەیە کە خۆی مەرسومی دەم خۆشەوە من لەوم لای چوو ئەو ڕێگانە هەیە لە ڕێی کۆمیسیۆنەوە لە ڕێی ئیعترازنامەیەکەویش کۆتا سیناریۆ دەرکردنی مەرسومێکە کە وادەکەی پێشبینی کراوە لە مانگی دابێ بەرەو ئەو بڕۆ مانگی دا ئینتیخابات کرێ بەڵام ئەگەر ئێمە باسی ئەوە بکەین ئینتیخابات لە دەی شەشانە کرا بچێتە مانگیدا کاکزانەی بەڕێز کۆمەڵی پێشهاتی شەیە کە من پێم وایە گەر مانگی شەش نەکرێ کە ئەزانی قورسە بەبێ پارتی بکرێ ئەوە بەسەر چاوەزانین واقعەکە وایە ئەمە ئەوە نییە پارتی بکەین بە دەوێک و بە ئەوەی فۆبیایکی کە ئەوە بێ بەڵام مەوزوعەکە چییە؟ ئەوە واقعی ئێمە ئاوایە لە ناوە دووە تا ئێستا وا بووە ینی فە لەبەر ئەوە مانگی ئەوە گریمان مانگی دەی دیاری کرد عزیزینە ئێوە زان کۆمیسیۆنەکەی عێراق حوتی حەوت ماوەی تەواو بێ باشە حوتی حەو ماوەی تەواو بوو دوو ئاڕاستە هەیە بۆی ئەم کۆمیسیۆنە تەفعیل کرێتەوە ڕێک هەنگێک پێیان وایە 6 مانگی تری بدرێتەوە کە من بە قورسێ بینم ینی لەبەر چاوی کاڵی هەرێمی کوردستان 6 مانگی تر بنەوە بە کۆمیسیۆنەکە بۆی ئینتیخاباتی هەرێم پێبڕێەوە بڕوە ڕێگەی دووەمەوەی نەوەڵا دەولەی قانون مالیکی و ئەو بەڕێزانی تر ئەیانەوێ ئەم یاسایە بگۆڕن ئەنجومەنی کۆمیسیاران لە ڕابردووە حاکم ئەبوو بە ئەندامی ئەنجومەنەکە بیگۆڕن بە محاسەسەی حیزبی وەک لەوەی لە ڕابردووە هەبووە ئەمە پێویستی بە چییە بە پرۆژە ئامادەکردنی پرۆژە یاسایە بی بە ناو هۆڵی پەرلەمانەوە دەی دەنگی لەسەر بدرێ ئەدەی بڕۆ دەنگی لەسەر بدرێ ئادەی چۆن ئەوە گریمان نەوەڵام ڕێکەوتن کرا کاکزانە دەنگیشی لەسەر درا ئەمانە بێ بڕۆن سوێن بخۆن ئەی دوای ئەوە دەبێت دەست بەکار بن ئەمە بۆ ئەوشمان لێت نەچێت دوو مانگ هەیە لە 36ەوە پشووی ئۆتڵەی ڕسمی پەرلەمانە تاکو و مانگی نۆ دوو مانگی لە بەرزای بچیتە ناو پشووی پەرلەمانی عێراقەوە ئێوە ئەم مۆزوع خەنەوە ناو تونێلێکی نادیار دیسانەوە لەو بەروارەشە ئەگە گریمان ڕێگەی دووەم پەیڕەو کرا یاساکە گۆڕا تا ئەو کاتە نەگەشتنە ئەوەی کە ئامادەکاری تەواو کرێ بۆ دەیدا دیسانەوە ئەم مەحزەلەیە بۆ ئینتیخابات جارێ ناو دوان ناو سیان ناو کورد هەر عیبەیە وەڵڵا کاکزانە وەڵڵا شەرمە بۆ هەرێمی کوردستان بۆ ئینتیخاباتێکی 5 مەرسوم دەرکا کە بەڕاستی ئەوە بۆ تاریخ و بۆ مێژوو هەر ئەو کاتەی مەرسومی چوارەم دیاری کرا بەخوای گەورە ئێمە لەم کەناڵە ئازیزەوە لە زۆربەی شوێنەکانە وتمان مانگی شەشی ئەوە ناکرێ لەبەرەوەی سەرئێشەی زۆرە بۆ ئەمەشیان ئەوە مانگی دەتان دیاری کرد بەسەر چاو ئەوەش سەرئێشەی زۆرە هەتا ڕۆژێ ئینتیخابات دواترکەوێ سەرئێشەی بۆ هەرێمی کوردستانە بێ و ئەنجامدانی ئەکەوێتە نێو تونێلێکی نادیارەوە لە تەداعیاتەکانیشی پرسین لە بەشی دووەمە لەگەڵ مامۆستا عەبدولخالق مامۆستا عەبدولخالق ئەنجا من و کاکسۆمان خۆمان پێگەنجە بەڵام تۆ کەمێک لە ئێمە پیرتری بۆیە وتمان بە ئەو دابنیشێ چۆن ئەو ڕێکەوتنە ئەمە ئەوە ئامەرەمان لە جەنابەت کردەوە مامۆستا عەبدولخالق بەڕێستان کادرێکی باڵای گرتووی ئیسلامی کوردستانن و ئێوە یەکێک لەو هێزانەی کە سوورن لەسەر ئینتیخابات بکرێ پێتان وایە ئەمە چ کاریگەریەکی لەسەر هەرێمی کوردستانە بەوەی ئێستا لەگەڵ کاک چۆمانە ئێمە گفتوگۆمان لەبارەوە کرد بەڵێ بەناوی خوای گەورە میهرەبان سوپاس بۆ جەنابتان سوپاس بۆ میوانە بەڕێزەکان بەداخەوە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ کات بە کات قۆناغ بە قۆناغ قەیرانی زیاتری بۆ دروست دەبێت ئەویش لە سای ئەو بێمتمانەی کە هەیە و لە سای ئەو حکومڕانی ناڕەشیدی کە لە کوردستاندا هەیە کە بەداخەوە نەیانتوانیوە قۆناغ بە قۆناغ ئێمە هەم لە ڕووی حکومڕانیەوە هەم لە ڕووی خزمەتکردنی هاوڵاتیانەوە بتوانین بەرەو پێش بچین
و قۆناغانە ببڕین کە هاوڵاتی هەست بەبوونی خۆی بکە بەڵام بەداخەوەی مە قۆناغەکان جار بەجار هاتوونەتە دواوە یعنی ئێستا هەموو جارە بێ بڵێن خۆزگەمان بە ساڵی ڕابردوو خۆزگەمان بە ساڵی پێشوو خۆزگەمان بە پەرلەمانی پێشوو بەداخەوە ئەوەی کە ئەگوزارێکە ئێستا باسی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ئەوە لە مانگی دەی 2022 کە بەداخەوە دەسەڵات لە هەرێمی کوردستان کە ئەو کات لە پەرلەمان هەم سەرۆکی پەرلەمانی کوردستان و جێگری پەرلەمان و هەم لە برادرانیش کە بەشدارن لە دەسەڵات لە بزوتنەوەی گۆڕان لە هەموو ئەو لایەنانەی کە مەنەتاوایەتەکانیش کە ئێستا دیارە قسەی لەسرە بڕیاردرا کە تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە ئەو کا زۆر هاوار کرا لەلایەن ڕۆشنبیران لەلایەن ئەحزابی تر و لەلایەن ئەو خەڵکی کە خۆی بە خەمخۆری ئەم وڵاتە ئازانێک ئەم درێژکردنەوەی بالفعل ئیشکال یاسایی لە هەرێمی کوردستان لە دروستەکە و ئەم درێژکردنەوەی پەرلەمان چۆن دەڵێ نیشانەی استیفام لەسەر کۆی موسسەکانی تر دروست دەکات چکە موسسەیەکی تەشریعی ئەم موسسەیەکی بڵندە ئەو کات کە کاتێک تۆ ئەمە درێژەکەیتەوە بە ناسایی درێژیەکەیتەوە بۆ یەک جاریش نییە ئەوە بالفعل لەسەر کۆی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئیشکال دروست دەبێت بۆیە بەداخەوە ئەو کاتی کە ئەم بڕیارە درا و ئەو کات کە قسە لەسەر ئەوکرا پەرلەمان درێژ بکرێتەوە ئێمە ئەو کات زانیمان کە بالفعل دیارە لایەنەکان و بەتایبەت ئەو کاتی دەسەڵات بە هەمویانەوە چۆنەڵی حەزیان بە هەڵبژاردن نییە و تای هەڵبژاردن لێدابوون بەوەی کە ئامادەنین بۆ هەڵبژاردن و دیارە بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان کە من ئەیبەسمەوە بۆ ئەوەی کە هێزێک یان بڵێن حکومڕانی کە جۆرێک لە جۆرەکانەوەی کاک چۆمان باسی کرد کە زۆربەی موسسەکان و جملەکان بەدەستی ئەوانەوەیە قسەکە لەسەر ئەوە بوو کە حکومڕانی لە هەرێمی کوردستان کۆمەڵە قەیرانی بڕیوە ئێمەمانەوەم کاتە درێژ بکەین و بۆی حکوومەت بچێتەوە سەرباری خۆی بۆی کە بتوانێت خزمەت بکە ئەم خزمەتکەش لە پێناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە نەبوو بەڵام بەداخەوە ئەو کاتی ژێشێتی نیشتیمانی کوردستان دەستباری بوو ئەوەی کە پەرلەمان درێژ بکرێتەوە ئەمە هەڵەیەک بوو کە ڕۆیشت نەئەبووە ببێ بە قەناعەتی ئێمە وە زۆر جاریش یعنی زۆر جارێکێتی نیشتیمانی کوردستان ئامادە نەبوو پارتی دیموکراتی کوردستان ئامادەی هەڵبژاردن بووە ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە بەس پارتی دیموکراتی کوردستان ئامادەنی ئەم مەعمەعەیە یعنی بەڕاستی حەقا لە بۆ خزمەتی خەڵک و بۆ خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بێ نەک ئەوەی کە کاتێک من ئامادەنیم ترسی کورسی دابەزاندنم هەیە و ترسی ئەومێ کورسیەکانم کەم کە و بە شێوەیەکی تر بە هەمان شێوەش لایەنی بەرامبەر هەمان تەوەقوعی هەبێ ئەوەی کە ئێستا لە واقعەکەیە کە بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان ترسی لەوە هەیە کە کاتێک ئەم 11 کورسیە ئەم 11 کورسی کۆتاکان کەمە نەتەوەیەکان کە ڕێز و تەقدیرمان بۆیان هەیە بەڵام ئەکرێ بە ڕێگەی تر و بە شێوازی تر ئەمان بچنە واقع هەڵبژاردنەوە باسەکە لەوەی کە هەموو جار پارتی ینی بە جۆرێک لە جۆرەکان دەنگدانی پەرلەمانی قۆستۆتەوە و خۆی بە ئەکسەرێت زانیوە لە بەرامبەر داعشێتی نیشتیمانی کوردستان کە زۆر جار هەندێک واقعی سیاسی هاتوۆتە پێش کە زانیوێتی لە مەسلحەتی نەویش بە هەمان شێوە ڕێگری لە پەرلەمان کرد ڕێگری لە هەڵبژاردنەکان کردو بەڵام ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو باسمان کرد بڕیاری داوە کە بەشدار بێ و سوورە لەسەر بەشداری بوون کە ئەمە زۆر پێچەوانی پێشووترە بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئینسحابی کردو ئێمە سەراحەت بیڵێن ئەبێ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بەداخەوای لێ هات یعنی مەجای درێژکردنەوەی ئەم 3-4 مانگەی کایە بە دڵنیایی و ئەگەر زیاتر بخانێ ئەوە هەرێمی کوردستان ئەکەوێتە دۆخێکی زۆر ناهەموارەوە و فەراغێکی زیاتر دروست دەکا و هەردوو لایەن و بڵین بزوتنەوەی گۆڕانی شەم پارتی دیموکراتی کوردستان هەمیشێتی نیشتیمانی کوردستان و بەداخەوە بزوتنەوەی گۆڕانی زۆر جار دەستباری دەسەڵات بووە کە ئێستا وەزیرەکانیان و ئەو نەهامەتی کە بەسەر ئەم میلەتایە دێ بەڕاستی و بەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا دێ لە وەزیری دارایی لە هەموو ئەوانەی کە ئێستا بەشدارن لە حکومەت ئەبێ ئەم مەسئولیاتە هەڵگرن یعنی نەقد نەگرن ئەسڵەوە ئینسان چۆنڵێ نەقد لە خۆی بگرێ کە من چەند بەشدارم لەم حکومەتەوە لەم دەسەڵاتەیە و دواتر بە هەموومان بزانین چۆن چارەسەری بکەین ئێمە بەردەوام کێشەی ئەومان هەیە کە یەکتر تەخوینەکەین و قسە لەسەر یەکترەکەین بە تایبەت ئەوانەی ئێستا لە دەسەڵاتان بەڵام ئەکرێ ئێمە زوو هاوارمان کرد کە بێ متمانەیەک لە نێوان لایەنە سیاسەکانە دروست ببێ ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بە شانازیەوە ئێڵێن یەکەم حیزب بووین لە پەرلەمانی کوردستان لەم خولەیە کە ئەندام پەرلەمانەکانمان تەوجیه کرد بەوەی کە دەست لە کار بچێشنەوە چونکە ماوەی یاسایی پەرلەمان کۆتایی پێهاتووە لە دوای ئێمە مقۆ قسە دروست بوو و بەڕاستی کۆمەڵێک
شتی ترکراکە هەنێک برادران لەم لاوللاخرانە جێگای ئەندا پەرلەمانەکانی ئێمە بەڵام نەکە ئەوەی کا لە دوای سوێن خواردنەکان لە محکمەی فیدراڵیەوە بەڕاستی ماوەی یاسایی پەرلەمان کۆتایی پێهاتوو و ئەو واقعی توش بوو کە بەداخەوە لە هەرێمی کوردستان پەڵەیەکی ڕەشە بە ناوچەوانی دەسەڵاتەوە لە هەرێمی کوردستان بۆیە ئەوەی کە ئێمە چاوەڕێمانە کرد وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان نەک ئێستا لە مانگی 6 ئێمە لە ساڵی 22 مانگی دەی 2022 ئامادەی هەڵبژاردن بووین هەموو جار کە دواکەوتو ئێمە دژی دواکەوتنەکە بووین ئێستاش تەمەنامان وایە دەی 6 بکرێ کە ناکرێ بەڕاستی کە ناکرێ چکە ئێمە چاوەڕێین بەیانی دوو بەیانیە بێ مەرسومی سەرۆکاتی هەرێم دەرچێت بۆ دواخستنی چکە کاتەکە مساعید نییەوە ئاگامان لەو جم و جۆڵە هەیە کە بەداخەوە لە ترسی کەمکردنی چەند کورسیەک باسەکە لە مەسلحەت و بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نییە ئەگەر لە مەسلحەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بواە ئەم فەراغ یاسایی کە دروست بووە بالفعل کێشەی بۆ هاوڵاتیان دروست کردووە ئەوە لە ساڵی 2022 هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکرایە بەڵام کە ئێستا قسە هەیە لەوەی بخرێتە مانگیدا کەمتر زیاتر ئەگەر ئەم بێ متمانەیەوە ئەگەر ئەم ترسی کورسی دابەزاندنێک کە ئێستا بەتایبەت پارتی دموکراتی کوردستان ترسی لە کەمیەتی کورسیەکانی هەیە ئەگەر ئەمە دروست بێ بە قەنەعەتەوەی ماڵی مانگی دەش لەوانە نێبیکەن چکە بۆ ئەوەنەی کە بەرژەوەندی حزبی لەسەر مێزەکان کۆ ئەکرێتەوە بەڕاستی بەرژەوەندی هاوڵاتیان کۆ ناکرێت زۆر باشە مامۆستا با ڕێی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بزانین کاگە ئاراس ئەم کاتت باش سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی لە بەغدایە و ئێوێ چی بەدەست بێنێت و بۆچی خەڵک یان تێڕوانینێکی هەیە کە پارتی توانی قەنەعەت بەلایەنە شیعەکان یان لایەنە دەسەڵاتدارەکانی بەغدا بکا کاڵبژاردن بە جۆرێک لە جۆرەکان دوا بکەوێت ئێستامە گفتوگۆی لەبارەوە کرد چەند یەکێتی سوورە لەسەرەوەی کاڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێت بەڵام بۆچی گەیشتینە ئەو باس و خواسە سلااو لە بینەرانی کورسات سلااو لە مامۆستا و میوانە بەڕێزەکانت دیارە ڕوویا یەکێتی نیشتیمانی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ڕژدە لەسەر بابەتی هەڵبژاردن لە کاتی خۆیەوە جەنابی سەرۆک باپڵ ئەمڕۆ لە بەغدایە بۆ ئەوەی پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەڕوون و ئاشکرا کە لە پێشتریش لەگەڵ هێزولانە سیاسی عێراقیەکان قسەی کردووە کە ئێمە دەمانوێت هەڵبژاردن لە کات و ساتی دیاریکراوی خۆ بگرێت کە مەرسومی هەرێمی بۆ دەرچووەوە ئەو کاتیان بۆ دانرا بۆیە بابەتی هەڵبژاردن وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ڕژدین لەو کاتە دیاریکراوی خۆی بکرێت مامۆستا باسی چەند شتێکی کرد ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بینەرانی کورسات و جەماوەری کوردستانیش قەت ڕۆژێک دژی هەڵبژاردن نەبووینە بەڵام هەواڵانی یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی نەوەی نوێ هەموو لایەنە سیاسیەکان هاوڕابوون لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەم شێوازەی یاسای هەڵبژاردننی کۆن و لیستی تۆماری دەنگدەران و کۆمەڵە کشتی زۆر کەم و کورتی تێدا بوو کە بەڕاستی لە هەموو شتێک دەچوو بەڵام لە هەڵبژاردن نەدەچوو بە هەمان سیستەمی ساڵی 1992 هەڵبژاردن دەکرا بۆیە خەتەرێکی گەورە بوو لەسەر پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستان و شێوازەکەشی پێویستی بە هەموارکردنەوە بوو ئەم یاسایی ئێستا هەیە کە دادگای فدرالی بڕیاری لەسەر داوا پێم وایە تەنها پارتی دیموکراتی کوردستان پێیان باش نییە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەمانەوێت هەڵبژاردنێکی نەزیه بکرێت و کە هەموو لایەنەکان پێرازی بەڵام بەداخەوە پارتی دیموکراتی کوردستان دەوێت هەڵبژاردنێک بکە کە پێشەکی 11 کورسی بۆی خۆی یەکلا کردی بوو دواتریش جگەلەوە شیتری شەوی لە تۆماری دەگران بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەو جۆرە هەڵبژاردنان نەبوونێت هیچ جارێک ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێگری لە هەڵبژاردن نەبووینە بگرە بە پێچەوانەوە ڕێی سەرۆک باپەڵ مەکتەبی سیاسی سەرکردایەتی یەکێتی لەگەڵ بۆ هەڵبژاردن کرێت بەڵام بە شێوەیەکی دروست من نازانم برادرانی پارتی بۆ ئەوەندە خەلسن پێش 3 مانگە هەڵبژاردنمان بەو کۆمیسیۆنە کردووە بە شایدی نەتەوەی گرتوەکان نەزیکترین هەڵبژاردن کرا لە عێراق پارتی دیموکراتی کوردستانیش بەشداری کرد بۆیە دڵنیام ئەم هەڵبژاردنەی ئێستا ئەگەر بکرێت هەڵبژاردنێکی نەزیه دەبێت و ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بە دڵنیاییەوە ڕژدین لەسەر هەڵبژاردن لە کاتی خۆی بکرێت و ئەم هەڵبژاردنە دەبێتە ئەوەی کە پەرلەمانێکی ڕاستەقینە و ئەندام پەرلەمانەکانی کە لە پەرلەمانی کوردستان هەست بەبوونی خۆیان بکەن و بدنە نوێنەری ڕاستەقینەی تەواوی شار و شارۆچکەکان یاریمی کوردستان و بتوانن کۆمەڵە یاسا و کۆمەڵە قەوانین لە هەرێمی کوردستان دابڕژن بۆ حکومڕانێکی ڕەشید لە هەرێمی کوردستان و سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش پێم وایە ئەم لە دەرگەدانەی جێگیری سەرۆکی پارتی بۆ
لایەن شیعەکان لە عێراق و لەگەڵ سەرۆک وەزیران داوای دواخستنی کردیە پێم وانە لە سەلاحیەتی سەرۆکی هەرێم مابێ دواخستنی هەڵبژاردن چونکە هەموو شتەکانی تەواو بووە و ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان بەبێ ئەوەی هیچ بڵێن ڕکلام بکەین بەڵام یەکێتی نیشتمانی کوردستان لەگەڵ ئەوەیە هەڵبژاردن لە کات و ساعتی دیاریکراوی خۆی بکرێەوە پێمان باشە پارتی دیموکراتی کوردستانش پێدا چوونەوە بە بڕیارەکانی خۆیان بکەن بەشداری هەڵبژاردن بکەن چونکە لە ئەگەری هەڵبژاردن لە کاتی خۆی نەکرێت هەرێمی کوردستان بارودۆخی هەرێمی کوردستان خراپتر دەبێت. کاگاراز یەکێتی دەچێتە هیچ کاگاراز ببوورە کاگاراز محەممەد ئاغا یەکێتی دەچێتە هیچ کۆبوونەوەیەک بۆ دواخستنی هەڵبژاردن یان دەچێت هیچ گفتوگۆیەک وا خەڵک گومانی هەیە لەوەی کە یەکێتی دەست شلکا لەوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆی نەکرێت لە چه حاڵەتێکدا یەکێتی یان هەڵوێستی توندی یەکێتی خەڵک دەیبینێت لە داهاتوودا بە هیچ شێوەیە یەکێتی نیشتمانی کوردستان نە لە بەغدا نە لە هەرێمی کوردستان لە هیچ شوێنێک لە هیچ کۆبنەوەیەک ئامادە نابێت کە باسی دواخستنی هەڵبژاردن بکەنەمە یەک دوو لە حاڵەتی هەر کەس ولایەنێک چ لە عێراق چه هەرێمی کوردستان هەڵبژاردن دوا بکەن بە تاگلانە ئێمە ڕێکاری یاسایی دەگرنە بەر و لە کۆبنەوەی مەکتەبی سیاسیش دوێنێ زۆر بەڕۆن و ئاشکرا باسمان کردوەوە نامانەوێت هیچ لایەنێک یاری بە مقدراتی میلەتەکەمان بکات و وەزعی هەرێمی کوردستان لەوەی ئێستاە خراپتر بکات. چەند ساڵە بە عینادی سیاسی وەزعی هەرێمی کوردستانیان بەم کۆناغە گەیاندووە موچە بوجە هەڵبژاردن هەموو شتەکان ئێستا کاتێک هاتووە دەمانەوێت ئەم هەڵبژاردنە بکرێت بۆ ئەوەی حکوومەتێکی نوێ لە هەرێمی کوردستان هەڵبژێت کە نوێنەرایەتی گەڵێکەمان بکات. زۆر باش کاک چۆمان من لەوە وەستاندمی کە تەداعیاتەکانی لێکەوتەکانی هەڵبژاردن نەکردن یان ئەنجام نەدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان چی دەبێت یعنی هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی سیاسی و دیبلۆماسیشەوە خۆی بە پارتیشەوە هەموو لایەنە سیاسیەکان ئێستا برای بەڕێزم کاگەرازیش کە لە یەکێتی و برای بەڕێزم کە لە یەکگرتوش قسەی کردووە هەمووی باسیەوە کاگەر بە ئێمەوە بە هەموو لایەنەکان هیچ لایەنێک نییە کۆک نەبێت لەسەرەوە ئەگەر ئینتیخابات نەکرێت دەواازە و دەرگای مەترسی ئەکرێتەوە هەموو ئەڵێ ئەگەر ئینتیخاباتەکە نەکرێت ڕوبەڕووی مەترسی گەورە ئەبینەوە قەیرانی گەورەتر ئەبینەوە کێشەکان ئالۆسر و بەڵام گاتە سەرمان چیە ئەوەی کە پێشڕێک هەبێ بۆ بورێت خۆ ڕەنگە بڵێ خۆتەوە ساڵ و نیوە کە پەرلەمانمانە خۆی لە ڕاستیان ئێمە لەبەر ئەوەی ئینتیخاباتمان لە کاتی خۆیان نەکرد ببینە وەک چۆن لە ڕابردووە ڕووی ئەیە کە چەند جار تەعجیل کرا و تەمەنی پەرلەمان درێژ کرایەوە ئەم جارە بینیمان عاقبەتەکەی خراپ و پەرلەمان کۆتایی پێهاو ئێسش دوایەخەی ئەگەر ئێمە پێمان وابێ ئینتیخاباتمان دوا خستووە هیچ لە گۆڕێ ڕووی نەیەوە ئەی تۆ چیت ماوەتەوە لەم هەرێمی کوردستانە کاکزانەی بەڕێز پەرلەمانت نییە و ئەنجومەنی پارێزگاد نییە و حکوومەت کاربڕێکەرە و سەرۆکایەتی هەرێم کاربڕێکەرە ئەم قواری هەرێمی کوردستانە چی ماوەتەوە هەر قاوەکەی ماوەتەوە ئەمە ینی ئەمە ئەوەی کە زەڕەیەک ویژدانی نیشتیمان پەروەری و هەز بە دڵسۆزی بۆ ئەم میلەت و ئەم قوارە ئەم خاکە بکە ینی ئەمە قبوڵە ئەمە هەر خۆی بۆ خۆی تەداعیاتی دواخستنەکەیە دەرگای مەترسیەکرێتەوە بێگومان نەکرێتەوە ئێستا تۆ پەرلەمانت نەما حکوومەت کاربڕێکەرە تا حکوومەتی تەصریف ئەعمال لە ڕووی قانونیەوە کاکزانە تا چەند کاربڕێکەرە نەوەڵی سەلاحیەتەکانی چییە تا ئەتوانێت ڕێڕووی باسی قانونی بۆ قەرارێکی محکەمەی ئیتیحادی هەیە کە باسی حکوومەتی تەصریف ئەعمالی بەخاکە کۆتوبەندیەکە هەتا ناتوانێت پلە تایبەت دابمەزرێنێ ناتوانێت هەندێک تەسەڕوفەیە بیکات کە بارگرانی دارایی لەسەر بێ باش گریمانی ئەوە ناکرێت داوات تۆمارکرێت لە محکەمەی ئیتیحادی بعدم شەرعێتی حکوومەتی هەرێمی کوردستان گریمانی ئەوە ناکرێت داوات تۆمارکرێ بۆ ئەوەی کە لەسەر مەوزوعی ئاسایش و ئەنجومەنی ئاسایش و وەزارەتی پێشمەرگە و خەتی دیفاع گریمانی ئەوە ناکرێت باشە ئێوە گوێ لە هیچ ناگرن باشە بەسەر چاو حتا بۆ دواخستنەکە یەکێتی و لایەنەکانی ترڵەن ڕاستەوخۆ دەست بەجێ ئێمە لە محکەمەی ئیتیحادی شکاتەکەین ئێمە ئەم شکاتانە بەرەوکوێ ڕات دۆخی هەرێم ئاڵۆستر ناکە بێگومان سەرباری ئەوە هەموو لایەنە نێودەوڵەتیەکان داوای ئەوەمان لێکەن شەرعێت و ڕەوایەتی بینەوە بەم دامەزراوانەمان پشتیوانی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان زۆر زەرورە ئێمە بە سەهوا چوین لە 92 تا ئێستا لەو کاتە ئینتیفازەمان کردووە لە ڕاپەڕینەکەەوە تا ئێستا بە ڕاپەڕینیشەوە پشتیوانی نێودەوڵەتی نەبووایە ئەم هەرێمە ئاوا نەئاوا ڕاپەڕینی پێکرا من لە شەعنی خەڵکەم ناکەمەوە بەس پشتیوانی نێودەوڵەتی زۆر زەرور بووە بۆ ئەم هەرێمی کوردستانە و بۆ مەوزوعی خۆراک مەوزوعی دژەفڕین ینی ئەگەر لە 92 تا ئێستا
تاقیمێک بۆ ئەم پشتیوانی نێودەوڵەتی هەرێمی کوردستانکەی لە زۆر مەحافیلا پشتی هەرێمی کوردستانیان گرتووە ئەمە لاواز نابێ سەرباری ئەوەش خەڵک تۆ جارێک نییە و دوان نیە و سیان نییە هیچ متمانی بە انتخابات و بەکایی سیاسی نامێنێ ئەم شتانەیەوە کە کاک زانەی بەڕێز خەڵک باوەڕی بە انتخابات نامێنێ لە کاکەوە تا بە ئارەزوی خۆیان جارێ نییە و دوان نییە و سیان نییە تاجیلەکەن ئەمە مەترسی نییە خەڵک باوەڕی بە انتخابات و بە بکایی سیاسی و باڵبژاردن و بە حیزب نامێنێ ئەمە ترسێکی گەورەیە هەر ئەمەشە دەواازە کاتەوە خەڵک باوەڕی بە نیشتیمان نامێنێ باوەڕی بە فشە قەومی نامێنێ باوەڕی بەوە نامێنێ کە باسی قەواری هەرێمی بۆکەی ئەم قەواری کە قوربانیدانی دەیان و سەدان خەڵکی شۆڕژێر و خەمخۆر و ئەوەی کە لە ڕابردووە بەڕێز بامجەلال و کاگنەوشیروان و ئەوانە لە ڕابردووە دەکاتی ڕزگارکردنی عێراق ئەم دەستوریان جێژی کردووە قەواریان دروست کردووە خەڵک بەهای ئەسڵ وای لێ گاڵتت بەم قەوارە ئەوانە شەکە باشە دەفەرمو ئەوانە مەکەن انتخابات مەکەن مەترسیەکان زیاترە بێ وەسەر ناکەی مەسەلەن بڕیاری ئەگەر ئەوش هەڵوەشانەوە حکوومەتیش نەدا حاصلکردنێکی زۆر من پێم وایە حتا ئەمە لە ڕووی ئەگەر بۆ عێراق وای کرد بێ بۆچی بۆ هەرێم واناکە ینی کۆتوبەند دروسە بێ کێ مستەفیدە لەمانەوەی ئەم دۆخە بم چەشنە کێ مستەفیدە ینی من ئەپرسم ینی بۆ نمونە پارتی سەرۆکایەتی حکوومەتی لایە ئەنجومەنی وەزیرانی لایە ئیدام ینی با بڕوا ئیدام بەم دۆخەیات و ئەوە ئەیلانەکانی تر ئەی انتخابات نابێ بکرێ بۆ پێدانەوەی بۆ ئەوەی بەڕێزینە تێڕوانینێکەیە واتەواتێکەیە ئەڵەن واتەواتی ئیقلیمی و نێودەوڵەتیە جارێکی تر هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە نەکرێ ئەمە مەترسیەکی ترە کاک زانەی بەڕێز جارێکی تر هەرێمی کوردستان پەرلەمانی نەبێ ئێمە خۆمان بەدەستی خۆمان ئەگەر گریمان هەوڵێکی وها بێ بەدەستی خۆمان ئەم دەرگاکەینەوە بۆی جارێک تر هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە نەکرێ و خۆ من ئەزانم هەڵبژاردن لە ڕابردووە ئەو دنیا پەمەیە نەبووە بەهاربێنی ئەژنۆی خۆمان زۆر گۆڕانکاری کرد ئەم هەڵبژاردنە بۆ هەرێمی کوردستان زۆر ضرورە زۆر پێویستە لە ماوەی ڕابردوو گەر کەسێک داوای موچەی بکردایە لە بەغدایان وت عراقچێتیەکە و دژی قەواری هەرێمی کوردستانە و ئەوە تا مجموعەیەکیان ناوەناوە خستە سەر فەیسبوک و یانوت ئەمانە جاشەکانی عراقن و مەسەلەن دژی قەواری هەرێمی کوردستان و ئەوە پێشی حکوومەتی عراقیەکەون ئەوە تا خۆیان لە دەرگای ئەوانە دەنەڵن تکایە ئەخ بڕاستی ئەمە لە زۆر بە ڕاشکای بڵێن ئەمە هێنانی ئەوان نییە بەر لە ڕێگەی نەکردنی هەڵبژاردنەوە بەڕێز بۆی ماڵوێرانی دروست جاب ئەم باسی ئەم دوو سێ ڕۆژە نەکەین بۆ هەموو شتێکمان بردەوە بەخا ئەی ئەمە نەمانەتوانین لە پەرلەمانەکەی خۆمان بە سازان و ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان یاسای ژمارەیەک هەموارکەینەوە پارتی ڕازی نەبوو بە چوار بازنەی ڕازی نەبوو بە کۆتاکان باشە کێشەکە چوە محکەمەی اتحادی لەوێ حەلکرا وتمان با کۆمیسیۆنەکەی هەرێم کارا کرێتەوە نەشیان کرد ئەو کۆمیسیۆنەکەی بەخایکە ئێستا خۆیان نەچن لە دەرگای بەخایەن بۆی ئەشێلن بۆی انتخاباتەکە تاجیل بێ لای ئەوان کوردایەتیە لای ئەوان بەسەر چاو بەس ئێمەش داوای مەوزوعی موچە بکرێ داوای مەوزوعی باشکردنی حیاتی خەڵک کرێ داوای ئەوە بکرێت کە هەرێمی کوردستان قۆڵایی استراتیجیەکەی بەغایە داوای ئەوە بکرێت تا ئەم هەرێم سیستەمی فیدراڵێت هەبێت تا تۆ خۆت ماڵ بە ماڵگەڕاویت دەنگیابێ بە دەستوری ساڵی 2005 ئیتر بۆ لۆمە و تانە و تەشەرەیەن لە خەڵکی وەڵا ئەمە عێراقچێتیەکە وەڵا ئەمە جاشن وەڵا ئەوەن وەڵی ئێمەمانان هزار ئەوەی ئەوان قوربانیمانناوە بۆ خاکەکەمان کە سوکاری ئێمە کیمیاباران کراوە کە سوکاری ئێمە ینی قەزدەکەم لە چییە گۆشەنیگای ئێمە بۆ دید و تێڕوانیمان بۆ بەخا نە ئەو فریشتەیە کە ئەوە لی بڕوانین بڵین بەخا بەهشتمان بۆ دروستەکە نە ئەو ئەهریمەنەشەکە وا دایبنین ئەوە بەخا ئێمە لە قاڵب ئەیا و کۆتمانەکە و ئاواکە و ئەوە نە بەخا ئێمە هەرێمێکی فدراڵی سەربەوانی تعاملێکی فدراڵیەکەی لەسەر ئەساسی دەستور دەبڕۆن شەڕە دەستوریەکانی خۆتان کەن باشە کاکزانە واز لەو مەترسیانە بێنە پارتی دیموکراتی کوردستان خۆ ئەزانین لە ڕابردووە هەرێکێتی و پارتی بوون هۆکار بوون بۆ انتخابات ئاوا بەم فۆرمەی لێبێ گریمان کاکزانە مانگی دا پارتی ئەڵێ ئێمە ملاحەزەمان هەیە کۆمەڵە تێبینیمان هەیە تا ئەم تێبینیانە چاک نەکرێ ناچین هەڵبژاردنەوە ئەوە گریمان دەی 6 انتخابات دواخرا بۆ مانگیدا گریمان گۆڕانکاری ڕووینەیە کۆتاکان وە خۆی مایەوە کورسیەکە بازنەکان هەروە ئەو بۆ جۆرمایەوە مانگی دەش هەر ئەم عادلە هەر بەردەوامە بێ ئەم مەعمەعەیە ئەنی هەر ئاوا بڕۆین و مەرسوم دەرکەینەوە بیکەین بە 5 و بیکەین بە 6 نەوەڵا ئەوەش با گریمانی تر لێبووینەوە نەوەڵا کۆمەڵی گۆڕانکاری کرا کۆمەڵە گۆڕانکاری کرا و پاشگەزبوونەوە ڕویا ئەوانە بەخواستی پارتی ئەگەر لەم کاتایەکێتی ڕازی نەبوو وەک چۆن ئێستا پارتی ڕازینی لەوانەیەکێتر ڕازی نەبێ لایەنەکانی تر ڕازی نەبن ئینی ئێمە هەر دیسانەوە بچینەوە هەر خەریکیەوە بین ئەم لا ڕازیکەین ئەو لا ئەم ئیشەوە نەڕوە کاکزانە ئەم ئیشە بۆ هەرێمی کوردستان وا ناڕوە لە بەرداشی ڕازیکردنی حیزبیە لە بەرداشی مەسلحەتی حیزبیە 4 کورسی و 2 کورسی و 3 کورسی
دادی ئەم هەرێمی کوردستانە نایە و بەڕاستیش وەک ئەوەی کە باسەکرێ لە ڕابردووە زۆر باسیێوانە کرد هەرێم ئینتیخابات زۆر زەرورە و ئەبێ بکرێ و ئاوا ئێستا تۆنەکە گۆڕاوەڵەنچی وڵات جا با 3-4 مانگێ تەزید بێ خۆ دوای دنیا نییە باشە بەسەر چاو تەزیدەکەی دەرگای مەترسیش کرایەوە لۆمەی خەڵکی تر مەکەن لۆمەی خەڵکی تر مەکەن تانێ لە خەڵکی ترمێن دەستی کرایەوە بە ئارەزوی خۆی بەویستی خۆی بچێت بە دوای ئەڵێ چڵە پۆشەکە بگەڕێبەوەی منفەزێ بدۆزێتەوە ئەم چاق بەستوی لە هەرێمی کوردستانە کۆتایی پێبێنە کاکزانە ئەم چاق بەستویە سیاسیە حزبی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەشێکی دەلاقەکەی بە ئینتیخابات ئەکرێ و بەڕاستیش ئێمە ترسە گەورەکە تەنها لە خودی ئینتیخاباتیش نییە ئەم فۆرمەی کە ئێستا هەیە لە دوای قەرارەکەی محکەمی ئیتیحادی کاکزانە دڵنیا بە لەوەی ئەگەر بەم فۆرمە ئینتیخابات کرێ گۆڕانکاری گەورە لە زۆرینی پەرلەمانیا ڕۆیە گۆڕانکاری لە تەشکیلی حکوومەتە ڕۆیە ترسی گەورەیە و گۆڕانکاری لەو زۆرینە مزەیەفەی کە لە ڕابردووە هەبوو لە پەرلەمانە ڕۆیە و من پێشم وایە عەدالەتی جوگرافی بۆ نوێنەرایەتیکردنی ئەگەڕێتەوە بۆ بەڵام کە ئەمە ناکرێت ئیتر ڕوونە دیت و تێڕوانینەکان زۆر حیزبیەوە ئەوەشی کە ئەمێنێ بەخوا گۆڕان ئەم نقطەی زۆر مهمە گۆڕان دۆخی باش بێ کورسی بێنێ کورسی نەهێنێ نابێ دژی دواخستنی ئەبێ لەگەڵ دواخستانە بێ بۆ چکە فەلسەفەی کاگنەوشیروان ئەوە بووە کە ئینتیخابات لە کاتی خۆیان بکرێت لەو تەوقیتەشی کە کاگنەوشیروان بە ڕەحمەتی هەبووە لە 2009 تا حەڤە زۆرتری ئینتیخابات لە هەرێمی کوردستان نەکراوە بە ئەنجومەنی پارێزگاوە بە پەرلەمانی عێراقەوە بە پەرلەمانی کوردستانەوە بۆیە ئێمە ناچینە دژی دواخستنی هەڵبژار نەبین ڕاستە لە ڕابردووە هەڵەیە کرا من پێم وایە چێتی و گۆڕانیش هەڵەیان کرد کە دەنگیان نا بە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان ئەمە هەڵەیەکە ئەمە ئەبێ ڕاست کرێتەوە و چیتر هەرێمی کوردستان باجی ئەم ململانی و سیاست هەڵانە نابێ بدرێ زۆر زۆر باشە سپاس مامۆستا عەبدولخالق یەکگرتووی ئیسلامی کوردستان یەکێکە لەو هێزانەی کە بۆ هەڵبژاردنە گەر انتخابات بکرێ مەسەڵەن کێرڤی باش ئەوەی کە لەناو خەڵکای بینی ڕۆڵی یەکگرتوو چیە بێ بۆ دژی دواخستنی ئەو هەڵبژاردنە یان هەوڵەکانی دواخستنی و هەڵبژاردنە بەڵێ ئێمە بەردەوام یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو کات کە لەوانەیە بڵم تاگلایەن بوو بین ئەگەر لایانی تریشمان لەگەڵ بوو بێ لەگەڵ ئەوەی کە لەگەڵ دژی دواخستنی هەڵبژاردن بووین بەڵام بەداخۆ زۆربەی لایەنەکان هەم لە دەسەڵات لەگەڵ درێژکردنەوەی ماوەی پەرلەمان بوون بە نایاسایی بەڕاستی ئێمە لە کۆبنەوەی مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆ چەندین جار لە دوانی بەرپرسەکانی یەکگرتوو بەڕێز جەنابی ئەمینداری گشتی یەکگرتوو بەردەوامە قسەمان لەسەر ئەوەیە کە بەڵێ ئەبوایان نەک ئێستا لە مانگی دەی 2022 کە باسمان کرد پەرلەمانی کوردستان هەڵبژاردننی بۆ بکرایەتەوە جارێکی تر چۆنڵێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان نوێنەرانی خۆیان هەڵبژێرن بۆی کە لە پەرلەمانی کوردستان هەر هیچ نەبێ بڵێن ئەگەر دەسەڵاتیشی بەو شێوێ نەبێ بەڵام دەسەڵاتێکی تەشریعیە خەڵک دڵی پێخۆشە ئەندامان و لایەنگرانی ئەحزاب دڵیان پێخۆشە بۆیە یەکگرتوو ئێمە لە ئێستا و لە ڕابردووش و لە ئێستاش و لە داهاتوش بەڕاستی دژی دواخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانین هەنگاوتان چیە بێ مامۆستا هەنگاوەکان ئەوەی کە ئێمە بەردەوام لەگەڵ لایەنەکان و توێژمان هەیە قسەی جدیمان هەیە بۆی کە چیتر نابێن پەرلەمانە درێژ بکرێتەوە ئێمە قەناعەتمان وایە کە پەرلەمانی کوردستان لە درێژەی ئەو مەعمەعە بێمتمانەیەی کە لە نێوان لایەنەکان و ئەو مساومەیە کە دەسەڵات کردوێتی بەداخەوە لە پێناو مەسلحەت و کورسی خۆی نەک لە پێناو بەرژەوەندی خەڵک پەرلەمان درێژ کراوەتەوە ئێمە بەردەوام دژ بووین و لەمە دوای لەگەڵ لایەنەکانی تر و بەردەوام قسەی جدیمان لەسەر ئەوەیە کە نابێ پەرلەمان دوا بخرێ بەیاننامەمان هەبووە و لەسەر مێزی گفتوگۆش لەگەڵ لایەنەکان قسەی جدیمانە بێ لە مۆزوعایە چونکە ئێمە وەکو یەکگرتوو چۆن لە ناو حیزبە و لە ناو یەکگرتووی ئیسلامی کوردستان بە هیچ شێوەیەک مەگەر حاڵەتێکی زۆر ناهەموار هەبوو بێ ئەگەرنا کۆنگرەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان تاکە حیزب کە کۆنگرەکانی لە کاتی خۆیان بەستووە کە لەوانەیە زۆربەی ئەحزاب لە کوردستان نەوێرن کۆنگرە ببەستن ئەسڵەن لەبەر ناوخۆی خۆیان ئێمە چ جای لە ناوخۆی خۆمان ترسمان نییە چ جای لە ناوخۆی خۆمان حەزمان بە ئەوەیە کە کۆنگرە لە کاتی خۆیان بکرێت کە حەقێکی یاساییە بەوەش پێمان خۆشە کە لە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بۆ هەموو مؤسسەکانی تر بۆ ئێمە حاڵی ئەنجومەنی مەحافەزاتمان زۆر جوانە پێمان خۆش بوو کۆمیسیۆن ئاوای لێهات ئەو پەرلەمانی کوردستانیشی بەسەراهات بەو شێوەیە بەداخەوە ئێمە ینی قەت لەگەڵ نەبووین و لەگەڵیشی نین و دژی درێژکردنەوەی ماوەی یاسایی پەرلەمانی کوردستانی کە ئێستا ماوەی یاسایەکەی بەسەر چووە پێتان وایە ماڵوێرانێکی قورستر دروستە بێت ئێستا خەری و باسی ئەو بکەم بە دڵنیاییەوە ئەمە مەجال زیاترەکە بۆ دەستێوەردانی ئیقلیمی مەجال زیاترەکە بۆ بێمتمانەیی هەم دووەلی ئەوروپا هەم ئەمریکا لە ناوخۆی هەرێمی کوردستان من برادەرە قسەیەکی جوانی کردوتی ئێمە لەگەڵ ئەو برادرانی ئەمریکا بووە لە دەرەوە
لەم ڕۆژانەیە ژێڕایەوە وتی لەگەڵ ئەو بەرپرسی ناوی ویلایەت نەماوە ئەمەی ئەفغانستان ئەو کاتی کە لەسەر حکم بوون وتی نەسیحەتی کردن ئێمە برادرانی هەرێم لەلای بوون وتی ئێمە یەکێک لەو ئیشکالانەی کە تووشمان بوو لە ئەفغانستان و ئەو بێمتوانەی کە هەمان بوو و بەڕاستی ئەمریکا سیقەی بە ئێمە نەما دووەلی ئەوروپی سیقەی بە ئێمە نەما ئێمە لەگەڵ خەڵکی خۆمانە بەڕاستی خاین بووین ئێمە لەگەڵ سەرۆت و سامانی ئەفغانستاندا دۆست بووین کە بەڕاستی ژێرخان و سەرخانی ئەفغانستانمان بۆ خۆمان برد واتە نەسیحەتی ئەمانی خۆمانیان کردبوو ئێوەش فریای خۆتان نەکەون هەمان دەردی ئەفغانستان ئێوەش توژەکە بەڕاستی بۆیە بە دڵنیاییەوە قەناعەتمان وایە ئێستاش باسەکە لە مانگی دەنیە کە تاخیر بکرێ بەس لێدانی چۆنەڵێ ئەو زەنگەی کە پەرلەمانی کوردستان جارێکی تر لە دەی شەش دوا بخرێ بە دڵنیاییەوە ئێمە لە هەرێمی کوردستان جارێکی تر لە ناو هەرێمی کوردستان کە ئەما بێ لە پێش هەموو متمانەکانی ترادای بنین کە خەڵک بێ متمانەیەکی زیاتر لەگەڵ ئەم دەسەڵاتیە دروستەکە لەگەڵ دووەلی ئیقلیم بەڕاستی هیچ متمانەیەک بە ناوخۆی هەرێمی کوردستان و دەسەڵاتی هەرێم نامێنێ و بەڕاستی ئەوەی باسمان کرد دووەلی ئەوروپا و ئەمریکا کە ئێستا جۆرێک لە جۆرەکان دۆستایەتیان لەگەڵ کوردستان و هێزی پێشمەرگەیە کە بە دڵنیای و لە 150 چۆنەڵی پاشەکشیان کردووە ئەوەش نامێنێ ئێمە شتێکی تر بڵێن کە باسی دادگای فیدراڵی ئەمە لەم ڕۆژانە دیبەیتێکە بوو لەگەڵ برادێکی دەسەڵاتە ئێمە هاتبووینەوە بە شارازیەوە لە بەغداد کە هەم باسی پەرلەمان بوو ئەو کەیسە یەکگرتووی ئیسلامی کوردستان کە بە شانازیەوە لە خزمەتی خەڵک بووین و لە خزمەتی خەڵکی ژەبین کە ئەلحەمدولیلا بە قازانجی شەقامی مامۆستایان و موچەخۆران و فەرمانبەران شکایەوە کاتێک لە دیبەیتەکە باسی دادگای فیدراڵیمە کرد ئەو برادەرەی لانی دەسەڵی کاکە ئەو مامۆستا و دەستەی تۆ باسیەکەی ئەو یعنی زۆرێک بە ئیهمالی و بە بێمتمانەی و بە گاڵتە پێکردنەوە کاکەرە و دەستەیە کە تۆ باسیەکەی دوێنێ بڕیاری تەڵتینیدا ئەوە ژماری منەی کە بە زۆر بە کتاب بنە ناو دایرەکان بە جۆرێک زەربی بە هەمووی هێنا بترسن یعنی داهاتووی ئەمەرێمە ئەمە من نمونەیەکە ئەی بۆ سەری نەگرت کو هەژماری منەکەتان ئێدەی باسی کەن ئەمە یەکێکە لەو بێمتمانەیانەی مامۆستایان فەرمانبەران لایەنەکانی تر کاکە سیقەی بە ئێوە نەماوە متمانەی بە ئێوە نەماوە لەوە زیاتر چی ئەگەر بە ئیجباری ئێوە دەسەڵاتێکی عسکەرتاری لەم هەرێمەیە دروست دەکەن فەرمو دروستی کەن ئەگەر کاتێک باسی هەڵبژاردنەوە خەڵک ئێوەی ناوێ ئەی بۆ ترسن ئێوە پلانداڕێژەری تەزویری لەم هەرێمەیە بوون ئەگە باسی پەرلەمانی عێراق کرێ باسی ئەنجومەنی مەحافەزە دەردەسەری دنیامان بینی لایەنەکانی تر بەدەست تەزویری لایەنەکانی دەسەڵاتەوە ئێوە مهندیسی تەزویرن بۆیە ئێستا لە ئینتیخابات دەترسن و دوایەخن ئەمە ئیشکالەکەی ئێمە زانی کوێنێشێ چەند کورسێکی ترتانە ناوە لە کاندووتانە بە کورسەکانی خۆتان هەموو جارە لێ زۆری نین ناکرێ بەملود بەرزیەوە مامەڵە لەگەڵ لایەنەکان لەگەڵ دۆخی هەرێمی کوردستان بکەن بۆیە من بە قەنەعەتەواڵم ئێمە تەسەورمان وایە دادگای فیدراڵی بە دڵنیاییەوە ئەگەر ئەمە درێژ بکرێتەوە بخرێتە مانگیدا کە ئەویش گومانی لەسرە دواتر بخرێتە گەڵ ئینتیخاباتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بەیەکەوە ئینتیخاباتەکە بکرێ دادگای فیدراڵی ئەگەر ئەم دۆسیە بچێتە بەردەمی و قسەی جدی تیاکە بە دڵنیاییەوە بڕیارەدا دۆخی هەرێمی کوردستان ئەکاتە دۆخ فەراغێکی یاسایی بۆ دروست بووە بە دڵنیاییەوە قسە لەسەر حکومەت دەبێت قسە لەسەر ئەو واقعا بێت کە ئێستا لە هەرێمی کوردستانەوە بەداشەق ئەم هەرێمە ئێستا ڕاگیراوە و بە دڵنیاییەوە ئەڵێن بڕیاری محکەمەی فیدراڵی بۆ نمونونەکەی هەژماری من و تەڵتینی TBI و کۆمەڵشتی ترم هێنایەوە ئەبێم دەسەڵاتە تێبگا کە دادگای فیدراڵی بڕیاریدا بات و ملزیمە یعنی کاتێک ئەگەر هەڵەیەکی مادی یان هەڵەیەکی تر لە بڕیارەکەی دادگایە هەبێ ئەبێ دادگا هەردوو لایەن بانکاتەوە بۆ دادگا بە ئیتفاقەکە ئەو کات بڕیاریش حاڵەتێکی ترەیە لە گۆڕینی بنەماکانە ناتوانێت قسەی لەسەرکە خاڵێکی تر مادەی 45 لە ساڵی 22 کە دادگا بڕیاری لەسەرداوە ئەو بڕگە یاساییە دەرچوانە بە هیچ شێوەیەک مەجای گۆڕانیتیانە مەجای تعدیلەیە بەس مەجای گۆڕان نییە بۆیە تکامان وایە دەسەڵاتی کوردی کە تا ئێستا بەداخەوە گویان لە دڵسۆزان گویان لە خەمخۆران گویان لە نیشتیمان پەروەرانی ئەم وڵاتە نەگرتووە بە دەرەجەیەک پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە بیرفعل ئەو قسەی تەواوە من ئەڵم جارێکی تر لەوانەیە لە مانگی دا یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێ منیش ئەو ئینتیخابەتە ناکەم جارێکی تر پارتی بڵێ یەکەم ناکرێت کاکە ئێوە دەسەڵاتن لە مەرەمەیە بیرفعل زۆرترین کورسی ئەوەیە بارشۆنێکە نابێتان بەڵام ئەبێ ئەو گوێ لە خەڵک بگرن گوێ لە هاوڵاتیان بگرن ناکرێ مەرێمە ڕۆژ بە ڕۆژ فراغێکی یاسایی فراغێکی تری بۆ دروست بێ لە دواترە وای لێبێ
ئەو لەبەر خاتری ئەوەی بڵێ من کورسیم کەمەکە هەرێم چی لێ دەبارێ بێ ئەم بە هەمان شێوەیە ئەمە تەوەقعات و تەسەوراتی بێ بۆیە کوردستان و ئەم نیشتیمانە بەڕاستی ئێم لایەنە دەسەڵاتە نییە ئی خەڵکە ئی هاوڵاتیانە بەڕاستی هاوڵاتیش ئێستا ئێمە کاکزانەکە ئەم مەعمەعی هەڵبژاردن و باسی متمانە و باسی بێسیقەیی لایەنەکان و محکەمەی فیدراڵی و دواخستنی هەڵبژاردنەکەین قەناعەت کە خەڵک بێتاقەت بووە خەڵک موچەیەوێ گەیشتە مانگەوە 2.5 کاکەوە 3.5 ئەبووە 13 ڕۆژ لەوە پێش موچە بدرایە ئێستا تۆ ناکرێ یعنی پاکتاوی لیستی خۆت بنێری بۆ بەغداد آخر خەڵک چۆن متمانە هەیە زۆر باشە بۆیە ئێمە ئەوەی کە تەسەورمان وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بەداخەوە هەرێمی کوردستان بەرەو دۆخێکی نادیارە ڕوە دۆخێک بەرەو هەڵدێر کە تا ئێستا ئەم لایەنانەی دەسەڵات بە تایبەت پارتی دموکراتی کوردستان کە ئێستا لەگەڵ دواخستنی هەڵبژاردنە گوێیان نەگرتووە ئەویش بەرپرسیارەتەکە کەوێتە سەرشانی لایەنەکانی دەسەڵات هەر ڕووداوێک و هەر واقعێک لە هەرێمی کوردستانە دروست ببێت. زۆر باش کاگاراس جارێکی ترە پرسیارە لە بەڕێستەکەمەوە سەقفی داواکاری خەڵک لە ئێوە یەکێتی نیشتیمانی کوردستان باڵاتر و بەرزتر بووە ئەیانەوەی یەکێتی قەرارێکی عەمەلی بدات و بەکردار ڕوبەڕووی ئەوە ببێتەوە پارتی ئەوەی بەدڵی بێ لەگەڵیەتی هەر کاتێک لە بەرژەوەندی نەبوو هەرێمی کوردستان و موسسات و قانون و موچە و فەرمانبەر هەر هەمووی بەبارمتە بگرێ ئێستا ڕۆڵی یەکێتی ئێستا خەڵک چاوەڕووی ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەبێ یەکێتی چی بکاوە ئەیەوێت چی بکا بەڕێز کاگاراس یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە ڕویامان زۆر وازع بووە لەسەر بابەتەکان لەسەر موچە لە ساڵی 2014ەوە کاکزانە بە وەجدانت یەک مەسئولی یەکێتی بە جەنابی کاقوبادەوە تا ئاخر کەسمان کە لە حکوومەت لە قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئێستا لەو ڕۆژەی مەشاکل دروست بۆ ئێمە گوتمان چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان و موچە و بوجە لە بەغدایە یعنی بە ڕۆن و ئاشکرا گوتمان نە لە عەنقەرە نە لە تاران ئەم کێشە چارەسەر ناکردی لە بەغدا چارەسەر بکرێت گەلێک لایەنی سیاسی لە معارەزە و لە پارتی دیموکراتی کوردستانیش دەیانگۆ ئەمە یەکێتی جاشاکی کرێ نازانم چی کرێ ئەوە ڕۆیای یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێستاش لەو ماوەی ئیشی باشمان لەسەر کرد و بابەتی موچە جەنابی سەرۆک باپەڵ وەزیرەکانی ئێمە ئیشی باشمان لەسەر کرد بەداخەوە ئێستا دایانەوێت دیسانی لەسەر تەوتین یان هەژمارەی من ئەو شتەیە تێگەدەنێ ئەمە چ لە وەزعەکە دەگۆڕێگەر تەوتین بکرێت لە بانکی نازانم چێ دەبێت میلەتەکەمان موچەوەل بگرێت ئەو کێشەیە خلاص بێت و دادگای فدرالی لەسەر موچە بڕیارێکی باشی داوە و ئەم بڕیارەش لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستانەوە پێش جەژن دوو موچاوەلگرتی خەڵک وەزعی باش بوو و کوردستان پێش دەکەوێت گە موچەکانی خۆوەلگرێەوە ڕێی یەکێتی وازەحە لای مای گرنگ نییە چۆن خەڵک لە بانکێک موچەوەلەگرێت لای مە گرنگ ئەوەیە موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەی خۆمانگانە وەرگرێت ئێمە بەرژەوەندیمان نە لە تەوتینە و نە لە هەژماری منە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرژەوەندی لەگە میلەتەکەمانە کە دەمانێت موچە مانگانە بێت و داکۆچکار دەبێن و قبوڵیش ناکەین هیچ لایەنێک مقدرات بە موچەی خەڵک بکات لەسەر شتێکی کەم یەکێتی نیشتیمانی کوردستان ڕوبەڕووی دەبنەوە خاڵ یەکەم لەسەر بابەتی هەڵبژاردن ئێمە بەڕۆن و ئاشکرا دەڵێن هەڵبژاردن بە هەموو شێوازێک بدەبی لەبی لە کاتی خۆی بکرێت لە کاتی خۆی نەکرێ هەرێمی کوردستان ئەم حکومەتە نامێنێت وەزعی کوردستان خراپ دەبێت بارودۆخی هاوڵاتیان خراپ دەبێت و چ زەمانەتێکیش نییە بۆ ئەوەی هەڵبژاردن لە مانجینۆ بکرێت بۆ ئەوەی هەموو لە جەماوەری کوردستان میلەتەکەمان بزانن مانجی حەوت کۆمیسیۆنی عێراق وادەکەی کۆتایی دێت بۆ هەڵبژاردننی کۆمیسیۆنێکی نوێ بەلای کەم پێویستی بەلایانی کەم پێویستی بە 6 مانکەیە جگە لەوەش بشتومڕیانە سیاسەکان لەسەر کۆمیسیۆنێک کە زۆر تاقی دەبی بۆیە ئەم لایەنەی کە ئێستا دەیەوێت هەڵبژاردن دوا بخە بۆ ئەوەیتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان نەکرێت و جارشتی هەرێمی کوردستان بەکەیفی خۆیان حکومڕانێکی پاشایەتی تێدا بکانیان ئەوەی ئەوان دانوێت ئێستا ئەوەی هەیە کە دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان لە دەسەڵاتە کات دەسەڵات لە حکومەتی هەرێمی کوردستان هیچ دەسەڵاتێک لە ناو حکومەتی هەرێمی کوردستان لەلای یەکێتی نیشتیمانی کوردستان نییەوە خۆیان بەکەیفی خۆیان هەر چ قرارێک بدەن چی بکەن و هەرێمی کوردستان گەیشتە قۆناغێکی زۆر مەتی سیردار یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردوو زۆر شتیمان تەحمل کرد لە پێناو مانەوەی کوردستان بەڵام ئێستا ڕوبەڕووی گەلێکش دەبینەوە لە پێناو مانەوەی کوردستان خەتەرێکی گەورە لەسەر هەرێمی کوردستان هەیە و
ئەم باشە قسێکێک کاگاراس دروست بێت و قبول ناکەێت بەڵێ قسێکێکە بەڕێزت بۆ من جێ سەرنج بۆ جملێکەوتت هەڵبژاردن لە کاتی خۆیدا نەکرێ و حکوومەتە نامێنێ بەڵام قسەیەکێ پارتی دەیەوێت لەبەروی هەموو جمگەکانی لایە دەیەوێت بە حکمی عورفی جۆرێک لە حکمی عورفی بەشدار بێ یەکێتی دەبێتە پارسەنگ ڕاگرتن بۆ حکمە عورفی پارتی بۆ درێژەدان بۆ حکمە عورفی پارتی بە هیچ شێوەیەک ئێمە لە پاش ئەو وادەی هەڵبژاردن نەکرێ ئێمە نابینە بەشێک لەم حکومڕانی خراپەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە کە فەرق و جیاوازێکی زۆر گەورە دەکرێت لە هەرێمی کوردستان لە نێوان شارۆچکەکان و لە شێوازی بەڕێوەبردننی حکومڕانی تەنانەت دەستیان هاوێشتا بینەقاقای دادگاکانی هەرێمی کوردستان و ئەمانە هەمووی خەتەری لە هەرێمی کوردستان لەسەر حکومڕانی هەرێمی کوردستان دروست کردووەوە پێم وایە بەشێکی زۆر و خەڵک هەرێمی کوردستان ئەم حکوومەتە بەهی خۆ نازانن و خەڵک لەم حکوومەتەی هەرێمی کوردستان بێزارە بەڕاستی وایە چێتیشمانی کوردستان چیترێمە نامێ بەشێک لە حکومڕانی خراپ دەمانەوێت هەبژان لە کاتی خۆی بکرێت و پەرلەمانێکی باش و پەرلەمانێک نەراتێکی فعلی هەرێمی کوردستان و میلەتەکەمان بکاوە بتوانێت ڕقیبێکی باشی بەسەر حکومڕانی هەرێمی کوردستان و گۆڕانکاری لە دەسەڵات بکرێت گۆڕانکاری لە سەرۆکاتەکانی هەرێم حکوومەت لە پلان لە هەر شوێنێک دەکرێت دەبێت ناکرێت هەموو ئەم سەرۆکاتیانە بەدەست لایەنێکی سیاسیەوە بێت و بە هەموو شێوازێک بڕیا بدەن با هەڵبژاردنێک بکەین هەڵبژاردنێکی پاک و بێگەر بانەتەوەی گرتوەکان بێن هەرچی بەشداری دەکات چ لایەنێکی سیاسی و چ لایەنێکی دەوڵەتی مراقبەی هەڵبژاردنەکەم وەکو یەکێتیشمان کوردستان بەلایمە گرنگە کە باش پاکترین هەڵبژاردن بکرێت و ئەوەی بتوانێت هەر کەسە و سەنگی هێزی متمانە پێکراوی خۆمان بزانێت و کاتە گڵەی نامینێت ئەگەر پارتی دموکراتی کوردستان 50 زایدیە چێناوە پیرۆزی با حکومڕانی هەرێمی کوردستان بکەوەگەنە چێنە هەر لایەنێکی سیاسی بە کورسی پێویستی هێنا دەتوانانی حکومڕانی بکەوە حکوومەت بە هەر شێوازێک بێ ئەم پەرلەمانەی داهاتوو بڕیار لەسەر حکومڕانی هەرێمی کوردستان لە خلافی ئەمە و نەکردنی هەڵبژاردن یەکێتیشمانی کوردستان نەبەر پرسیارەتی ئەم دۆخی ئێستا هەل نەگرێت و نەبینە بەشێک لەم شێوازە حکومڕانی خراپەی ئێستا. بەڵێ ببوورە کاتی بەرنامەکەم تەواو بوو سوپاس بۆ کاگاراس محەممەد ئاغان دابی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ مامۆستا عەبدولخاڵق ماوەتی کادری باڵای دەوڵەتی ئیسلامی کوردستان سوپاس بۆ سوپاس بۆ بەڕێوەبردننی ژووری یاسای بە هیوای ئەوەی کە کێشەکان تا لەسەر بێ ئینشاڵڵا لەسەر بەرەو پێشچوون بەرنامەکە هیوا لەسەر واقعەیەکی دروست و تەندروست بنێ ئەگەر وانە بێت ئەوە هیوایەکی نزەیە بۆ کەشیانەیە بەڵێ وایە خۆی گەڕە ڕەحم کات وڵات جابێ خۆشمان ڕەحم بە خۆمان هەر ئەوە نییە بەڵێ خوا گەورە ئەڵێ لە تۆ حرەکەت لە ئێمە بەرەگومان هەوڵ هەر ئەوە کافی نییە ڕەحم و بەزەیی و دڵسۆزی بۆ ئەم نیشتیمانە و بۆ خەڵکەکەی دەکەوێتەوە سەر هێزە سیاسیەکان خۆیان کە ئومێد دەکەم ئێمە بۆ ساتێکیش بێت بەرژەوەندی باڵی ئەم نیشتیمانە پێش بەرژەوەندی حیزبەکان ناخین تا ئێستا نەمان کردووە. دووبارە سوپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕەهەنمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە.